کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە. زۆر خوشحاڵم بۆ ئەوەی جارێکی ترم لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئازیزان، باسی ئەو ڕۆمان سەبارەتە بە دەور و وڵاتی تورکیا. وڵاتی تورکیا یەکێک لە وڵاتانەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ لە پێشتر ئەو کاتەی کە ئیمپراتۆری ئێستش کە وەکو جەمهوریت تورکیا ناسرێت دەور و نەخشێکی زۆری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تا ئەندازەیەکی زۆرش لە ئاستی نێودەوڵەتی بووە. بۆ ئەم بابەتە ئێمە داوامان کردووە لە بەڕێز کاک کەماڵی سلێمانی، دکتۆر کەماڵی سلێمانی، پسپۆڕی زانستیە سیاسیەکانی بەشی ئاینی و هەروەها سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڕێز کاک سلێمان، کاک کەماڵ بەخێر بی بۆ بەرنامەیە. سڵاو ڕێز کاک مەحێرجیان بۆ جەنابت و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنیەوە سپاستان دەکەم. دەستان خۆش بێ بە بانگەشتکردن. سپاس. دکتۆر کەماڵ، هەروەک لە پێشێکی کا باسم کرد، تورکیا دەورێکی هێزگار گرنگی بووە لە ئاڵوگۆڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سەردەمی خۆی ئیمپراتۆری عوسمانی لەگەڵ ئینگلیسیەکان توانیان حتا بەشێک لە نەقشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕن و تەئسیریان بێ. ئەوەی کە چیها کشت و کوشتار کراوە وانە بەشێکە لە مێژووی ئەو ئیمپراتۆریە و تاکوێ چووە تاکو بەشێکی زۆر لە ئەوروپا هاتووە، لەولاوە تاکو ئەولاتر چووە تا بەشێکی زۆر لە حتا نزیکی وڵاتانی عەرەبی چووە. هەموو ئەمانە موقعیەتێکی داوە، پێگەیەکی داوە بە دەوڵەتی تورکیە کە ئەو پێگەیە ئێمە ناتوانین نکۆڵی بکەین و ئێستەیش ئەبینین دەوڵەتی تورکیا هەر دەورێکی زۆری هەیە لە ئەو وەزعیەتی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. من پێم خۆشە پێش لەوە بچینە سەر باسەکەمان، ئێوە ئاوڕێ بدەنەوە لە پێکێنانی یا دەستپێکی ئیمپراتۆری عوسمانی و پێوەستی بدەنەوە بە ئێستەیەوە جا دوایی وردە واردی پرسیارەکانەکەنەگە پێویست بوو دینە ناو پرسیارەکانەوە. چۆن بوو دەوڵەتی ئیمپراتۆری عوسمانی توانی ئەوەندە بەهێز بێت و تەئسیری ببێ لە ئەو ئاڵوگۆڕانەدا؟ بەڵێ، دیارە مێژووی عوسمانی مێژوویەکی دوور و درێژە، بەڵام کە بکەوێتە سەر بینە سەر باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئیمپراتۆری عوسمانی لە ڕاستیدا لە سەدەی 16دا بەتایبەت لە 520 ئەوانە بەدواوە کە وڵاتی عوسمانی دەتوانێت یا سوڵتانەکانی عوسمانی بەرەو ناوچەی زۆرتر ئەو جێی کە ئێستا پێ دەکوترێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بڵێن ئاناتۆلیا و تورکیای ئەوڕۆکە ڕەگەڵ نەدەین لە 1520ەکانەوەیە کە ئەو ناوچە عەرەبیەکان دەکەونە ژێردەستی وردە دەکەونە ژێردەستی ئیمپراتۆری عوسمانی. ئیمپراتۆری ئەو کاتەی مەملوکەکان کە بەسەر بەشێکی زۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کە بڵێن ئەوەختی ناوچەی ژێردەسەڵاتی فارس لەگەڵ نەبێت کە بەسەر ئەو جێگایانەدا زاڵ بوون، مەملوکەکانیان لەبێن بر بۆ یەکەم جاریش عوسمانیەکان زمانێکی زۆرتر دینی و ئیسلامیان گرتە پێشێ. بەڕاستی هەر لە ساڵی 1520دا کە بۆ یەکەم جار سوڵتانی عوسمانی داوای خلافەت دەکات کەەوە جۆرێک لە عینوانی مەزهەبی بوو و تا ئەو کاتی هەندێک لەو پاشایانەی دەوروبەری بڵێن هێندێ داوای شتێکی ئەوان کردبوو، بەڵام لە ناو غەیرە عەرەبدا داوای خلافەتکردن شتێکی تاڕادەیەکی زۆر تازە بوو. ئامان کاتدا داوای خودی تایدڵ یا عینوانی خادمی حرەمەینی شەریفەین دەکەن کەویش لە ناو کووردا
صلاح الدين لنا غير عرب ذا صلاح الدين أيوبي وهندق لو أنا باسي وشتاندك ما بس نمويكا بهاتن بۆ دنیا عرب تا ڕادەیەکی یەکجار زۆرش گوتاری سیاسی خودی دەوڵەتی عوسمانی دەگۆڕە و ئیمپراتۆری عوسمانی لە ڕاستیدا تا ڕادەیەکی یەکجار زۆرتر دەبێت بەیەک ئیمپراتۆری ئیسلامی و بە بەکارهێنانی هێندێک لەو تەشریفاتی دینی و مەذهبی هەوڵی ئەوەیە جۆرێک لە کەنسەنس و ڕزایەتی دنیای عەرەبی سازکا کە دنیایەک لە کێشە و شتی ئەوا ساز دەبێت لەو کاتیدا ئایا غیری عرب دەتوانێت خەلیفە بێ ناتوانێت ببێ و چۆن دەبێ و تەنانەت یەکێک لە وەزیرەکانی ئەو کاتی بەناوی لوتفی پاشا زۆرش بەناوبانگ بوو هەم عالمێک بوو هەم لە کات سیاسیش بوو باز لە گشتی دەبینی کە جۆرەشی دی لە تێڕوانێنەوە لە خودی هێندێک لەو پرسە سیاسی دینیانە پەیدا دەبێت تەنانەت لەو کاتیدا باز دەکات کە خەلیفەی عوسمانی خەلیفەیە چونکە سێنەتەوەی تورک و عەرەب و کورد بەیعەتیان لەگەڵ کردو بۆ مانایە کە ڕزایەتیان داوە بە بوونی خلافەتی و لێرەدا کە دوای ئەو دەورەی تا ڕادەیەکی یەکجار زۆر هەموو ناوچەی دەرەوەی دەسەڵاتی سەفەوی کە سەفەویەکانش لە 1501 هاتن حاکمیەتیان بەدەستەوە گرت و شەڕ و شوڕێکی زۆر درێژەی دەبێت بەڵام دەسەڵاتی دەرەوەی ژێر دەسەڵاتی سەفەوی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقادا هەموو لە ژێر دەسەڵاتی عوسمانیدا و درێژەی دەبێت تاکو سەدەکانی 19 و ئەوانەی دی لەو کاتەی ڕایە کە وردە وردە کێشە دەبێت کتەوە بگوزارێن لەوەی کە ناوچەی بەڵکار و ئەوانش لە ژێر دەسەڵاتی عوسمانیدا بەڵام هەر بۆ خۆی ئەمان چونکی غیری عەرەب بوون ئایا ئەوەی کە وەکو ناسیۆنالیزمێکی تورکیش لێرا لە بەرامبەر عەرەبا دەرکەون تاسیری نەبووە مەبەستەکە فقەتەوە نەبووە ئیسلام لەوێ شێوەرکەیەک وێ لە بینی ئەوان و عەرەبەکاندا بەڵکو ئەوەیش توانیوێتی تا ئەندازەیەک وەکو تورک بەرامبەر بە عەرەبەکان ڕاوەستن چەنە ئەوە تەئسیری لەسەر پێگەی ناسیۆنالیزمی تورک بووە لەو کاتەدا بەڵێ لێرە من یەکێک لەو کەسانم کە باوەڕم وایە ناسیۆنالیزم دیاردەیەکی بڕێکنوێترە و دەگەڕێتەوە سەر خودی بەڕاستی دەگەڕێتەوە سەر زۆرتر ئەگەر ئێمە بینە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕاستیدا لە سەدەی 19دایە کە ناسیۆنالیزم دەبێتە دیاردەیەک کە بەگشتی دەکرێت بڵێن هەیە بەڵام لێرەدا ڕاستیەک هەیە کە هەر لە مێژووی ئیسلامدا لەو ڕۆژێکە پێغەمبەری ئیسلام مردووە تا ئەوڕۆ هەمیشە جۆرێک عەرەبیەت تا ڕادێک لە یەکەم ڕۆژەکاندا قوڕیشی بوون بەستراوەتەوە بە مەسەلەی ڕێبەرایەتی و لە سەدەی نۆهەم و ئەوانەدا کەسانێکی وگول هێندێک لەوانێکی پێیان دەکردن فەقیهی سیاسی بەگشتی پێیان کردیانە شەرت کە هیچ کەسێک لە دنیای ئیسلامدا ناتوانێت ڕێبەرایەتی ئوممەی ئیسلامی و دەستخۆ بگرێت مەگەر عەرەب بێت وحتا ئەبوبەکر و عومەریش ئەو ئیستدلالان دەکرد کە جگە لە قوڕەیش ناتوانێت ببێ بەڵام وحتا ئەمە دەبینن کە وەختێک داعش بەغدادیان بە ئەبوبەکر بەغدادی وەنووسا بۆی کە ئیسپاتی بکەنەوە لە ئەسڵدا قوڕیشی و دەگەڕێتەوە سەر تایفەی قوڕیش ئەوە وەکو کێشەیەکی ئیتنیکی هەبوو لە دنیای ئیسلامدا کە عەرەب پێی وابوو بە شێوەی ئیتنیکی وەکو بڵێن بە ئیتنیک بە ڕێگەز تا ڕادەیەک یا بە قەوم چ جۆرە وشەیەک دروستە هەمیشە کێشەیە لێرەدا پێیان وابوو ئەو مافە مافی عەرەبە لە سەدەی 19 بەدواوە بەتایبەت لە بڵێن لە بەشی دووهەمی سەدەی 19 ئەو شتە دەبێتە مەسەلەیەکی ناسیۆنالیستی و مەسئلەی حاکمیەتی دەوڵەتی وەکو مافی نەک تاکە کەس وەک مافی خلافەت دەبەسترێتەوە بە عەرەب و بۆیە پێیان وایە عەرەب دەبێت بە گشتی وەکو نەتەوە ڕێبەرایەتی وەستوی خۆ بکرێت باسوخواسی یەکجار زۆر لەوە هەیە کە دیارەوە مەسەلەیەکی دیکەیە بەڵێ طبعا کاتی بەرنامەمان ئەوەندە زۆر نییە کە ئێمە ئاوڕێک بدەینەوە لەو مێژووی و ئیمپراتۆری عوسمانی بوویەتی و چی کردووە و چی هاکوشت و کوشتاری کردووانە بەڵام ئەوەی وە هەر لەو سەردەما زۆر جێگەی
سەرنجە کە بەو باسیشمان پەیوەندی هەیە ئەو کاتە نەتەوەی کورد لەو منطقا بووە و دەوڵەتی عوسمانی تەسیری بووە لەسەر دابەشکردنی ئەو نەتەوە و بەشی هەرە زۆریشی لە ئەو خەڵکەی وا لەو جۆغرافیای تایبەتیە ژیاون بردوویەتی بۆ لای خۆی لەو بابەتەوە ئێوە مۆزوعەکە چۆنە بین؟ بەڵێ لە سەدەی 16 کە کێشەی لە نێوان عوسمانی و سەفەویەکان پەیدا دەبێت بەشێکی زۆری لە کورد دەبێت بەلایەنگری عوسمانی بەتایبەت نێوی کەسایەتی وەکو ئیدریسی بدلیسی و ئەوانە بەناوبانگە تەنانەت لە سەدەی 19 کە باز دێتە سەر باسی ماف دەبەسترێتەوە بەنەتەوە و مافی حاکمیت دەبێت بە حاکمیەتی نەتەوە زۆرێک لە ڕۆشنبیرانی کورد ئەو کاتەی لە سەدەی 19 ئیستدلال دەکەن کە ئەو کاتێ ئێمە لەگەڵ هەتا ینی جۆرە خوێندنەوەیکی ناسیۆنالیستی لە مێژووە بەڵام زۆر گرنگە لە تێگەیشتنی کورد لە ئەوە شێوەی باسکردنی کورد لە مێژوو دەڵێن ئێمە کاتی خۆی لەگەڵ عوسمانی تێکەڵ بووین ئەو کاتەیە دەورەی ئیمپراتۆری بوو بەڵام ئێستا دەورەی نەتەوەیە و بۆیە عوسمانیەکان لەباری ئەخلاقیەوە ئەرگدارن کە یارمەتی کوردن کە نەتەوەی خۆی هەبێ و ئەوە ئەو سەدەی دابڕانی سەدەی 16 یەکەم دابڕان و پچڕانی بەشێک لە کوردستانە کە بەشێک دەکەوێتە ژێردەسەڵاتی عوسمانی بەشی هەرە زۆری کە ئێستا باشوور و باکوور و ڕۆژ ئاوایە دەکەوێتە ببوورە ئەو دەکەوێتە ژێردەسەڵات سەفەوی ئەو سێ بە شەش دەکەوێتە ژێردەسەڵاتی عوسمانی کە دواتر پرسەکە جۆرەی دیکەیە لە لۆزان و لەوانە ڕابردووە بەڵێ هەر مۆزوعێک لەو بابەتەوە ئێمە ئەبینین جیاوازیەک بە ئێستەی شێوەگە حەسێبیکەین لەگەڵ کورد هەیە لەگەڵ نەوەتاوەکانی تر لەسەر ئەو داگیرکاریە و ئەو پەرەپێدانی ئیسلام کە تاکو ئوروپا هاتووە تاکو لەو سەرەوە هەتاکو ئاسیای دەوروبەری چین و ناوەڕۆیشت لەیرە نەیتوانی ئەو تەسیرەی دابنێت بوو بەهۆیەوە کە حتا عوسمانیەکانیش نەیانتوانی لەسەر مەسەلەی کوردیانی هەر کێشەیەکیان بوو لەگەڵ کووردا چونکی ئەگەر لەباری ئاینەوە ببوایە خۆی تەیانتوانی ئەوانە خۆیان وەکو یەک ئاین و شت چاو لێ بکەن بەڵام چاوی لێکەین کورد لەو بیننا تۆزێ جیاوازی هەیە ئەوە چۆنە بینن بەڵێ دیارە بەشێک لە کورد بەشێکی گرنگ لە کورد لەو ناوچەیەدا کاتی خۆی بەڕاستی ئەوە بوون کاتی خۆی یەزیدی بوونە بەڵام تەنانەت لە ناو خودی کوردی مسلمانیشدا کوردی مسلمان بە گشتی شافعی بووە کوردی یعنی دەوڵەتی عوسمانی مەزهەبی ڕسمەکەی حەنەفی بووە لە هەمان کاتیشدا کورد بە شێوەیەکی گشتی هەروەکو ئاماژەم پێکرد لەو شتەیە کە لەو ڕیسالەی لوتفی پاشاشدا هاتووە واقعیەتی جیاوازبوونی کورد بە شێوەیەکی زۆر جددی مەسەڵەن بڵێن لە 1520ەکاندا بەڕسمیت دەناسێەوە ئەوەی کە نەتەوەیەک وەکو کورد یا هەر دەڵێ کورد باسی وشێنێتەوە بەکار نایەنێ ئەوەی وەکو شتێکی گرنگ دەزانێت کە ڕزایەتیان بووە بەڵام کورد لە لانێکم لە ئاخیرەکانی لە بڵێن لە 30 ساڵی دوای سەدەی 19دا بە گشتی مەسەلەکەی دەبێت بە مەسەلەیەکی نەتەوەی و کەسانێکی وەکو فێدرێک مەلینگەن کە لە هەمان کاتدا ئەفسەری عوسمانیش بووە لە ساڵی 1869دا کە کتێبێکی نووسیوە لەوێدا دەڵێ ژیان لە ناو کووردا باسی وەی دەکا کە بزوتنەوەی کوردی هەیە لە بزوتنەوەی سیاسی هەیە لە ناو کووردا و تەنانەت باسی وەی دەکا کە دەڵێ کورد وەکو هەر نەتەوەیەکی زۆر جددی ناسیۆنالیستە ئەو جیاوازیەی نەتەوەیی دین بە شێوەیەکی گشتی نەیتوانی ئەو جیاوازیەی ئێتنیکی کە هەیبوو کورد ئاسیمێلە بکە بەڵام
لە کاتی عەبدولحەمیدی دووهەمدا کە لە ساڵی 1976 تاکو 1909 خەلیفە بوو زۆر بە ڕاشکاوی باسیەوەی دەکاتە بێ ئێمە ئیسلام بۆ تواننەوەی کورد بەکاربێنین و تەنانەت دەڵێ ئێمە دەبێت تەواوی ئاناتۆلی بکەین بە تورک لەوێدا زۆربەی کوردەکان دانیشتون ئیسلام دەتوانێت وەسیلەیەک بە ئێمە کە کوردی بکەین بە تورک و زۆر سیاسەتی جۆراجۆری دیکە هەبووە عەبدولحەمید بە گشتی هەستی دەکرد زۆر بەجددی و بە تایبەت کە شێوە عوبەیدیلا تەنیا 4 ساڵ یا تەنانەت کوڕەکەی 3 ساڵ دوای بوونە خەلیفەی شێخ عەبدولحەمیدی شۆڕشیان کرد و ئاگاداری ئەوە بن وە مەتنەکانی عوسمانی زۆر بەجددی باسی قەڵشتێکی گەورە لە بینی کورد و تورکدا دەکەن و تەنیا دەڵێن ئێمە دەبێ هەوڵ بدەین بە نووسینی نامەی عەرەبی بۆ مەدرسەکانی کوردی کە زۆرتر بۆ مەلایەکان ئەو نێوانی بینی دەوڵەتی عوسمانی و نێوانی بینی کورد چارەسەر بکەین بە تایبەت دوای ئەو قەڵشتە گەورەی دوای شۆڕشی شێخ عوبەیدیلای هاتەدی بەڵێ کە بینە سەر مێژووی دواتر ئەو کاتێک کە وڵاتانی سرمایه‌داری پێبدەن دەوڵەتی تورکیە لە پرۆسەی پێکێنانی سیستمی سەرمایه‌داریدا پێشەکەوێ ئەویش بەهۆی ئەو سیاستانە بێ کە کەماڵ ئاتاتورک لە تورکیا بەکارهێنێت طبعا تا ئەندازەیەک لە ئاین دوورەکەونەوە قەوانین و ئەو یاسا ئاینیانە هەوڵەدەن لە ناو کۆمەلگا تا ئەندازەیە کەمتر بێت بۆ ئەوەیە کە ئێمە چەند تقریبان 30 ساڵی ڕابردووە یا بە زیاتریش وڵاتی تورکیە وەکو وڵاتێکی سکولارە ناسرێ ئایا ئەو پێناسە هەر کەماکان ئەناسرێ بەو شێوەیە یا بۆ جۆرێک ئەوترێ وڵاتی تورکیە وڵاتێکی سکولارە یا ئاین دیسان دەوری زۆر گرنگی هەیە لە وڵاتە بەڵێ ئەمن پێم وایە لە یەکەم ڕۆژەکان ڕا ئاین دەورێکی زۆر گرنگی هەبووە تەنانەت لە دوای هەڵوەشانەوەی خلافە و دامەزراندنی کۆماریەت بەڵام لە ڕاستیدا لە لۆزانێدا هەوڵێکی زۆر جددی هەبوو و لۆرد کروزن بە ئاشکرا بە عیسمەت ئێنۆنۆی دەڵێ ئێوە ئەگەر دەتان هەوێ تورکیە بوونی ببێت پێویستە دەست دوو لە موسسە و دامەزراوەی جددی هەڵبگرن ئەو دوو دامەزراوە و موسسەیە یەکیان کە دەبێت بە خلافەت دوو هەمیشیان دەبێتە بە شێخ الئیسلام موسسەی شێخ الئیسلام کە هەردووشیان مەزهەبین ئەوانە نەگونجاون لەگەڵ دەورەی ناسیۆنالیزم ئێوە ناتوانن داوای وڵاتێکی سربەخۆ بکەن بەڵام دوو دامەزراوەتان هەبێت کە دەتوانی کاریگەری لەسەر دنیای ئیسلام لە دەرەوەی تورکیەدا هەبێ بۆیە مەرجەکانی هەڵوەشانەوەی خلافەت و شێخ الئیسلام دەبێتە بە مەرجی بە ڕسمیەت ناسینی وڵاتی تورکیە و تاکو ئەو ڕۆژەیە یعنی تاکو 6 مانگ پێش لۆزانیش مستەفا کەماڵ بۆ خۆی بە شێوەیەکی زۆر جددی دیفاع لە خلافەت دەکات بەڵام لێرەدایە دوای ئەوان دەبینن کە بوونی وڵاتێک بە ناوی تورکیەکە تەنانەت چەند ساڵێک پێش ئەو وەختی تەنیا 10% تورکیای ئێستا بە ناوی تورکیا مابوو بەشێک لە دەورەی ئیستانبوڵێ ئەوی دیکە هەموو لە دەست زلهێزەکاندا بوو و خلافەتی عوسمانی بە شێوەیەکی لە ڕاستیدا لە ناوچوو ئەوە بۆ ئەوانە کە هەستیان کرۆ بەتایبێت دوای ئەو شەڕانەی بە ناوی شەڕی سربەخۆی یا کورتلوش ساواشلەرێ لێرەدا بوو کە هەندێک بەتایبەت بە یارمەتی کورد بەشێکی زۆر لەو ناوچانیان بەدەستێنایەوە و لە تەواوی ئەو کاتەیەدا مستەفا کەماڵ لە گوتاری دینی کەڵک وەردەگرێ بۆ یەکێتی کورد و تورک و تەنانەت لە ساڵی 1926 چەند مانجێک پێش لە لۆزان دەڵێ تورکیا وڵاتی دوو نەتەوەی مسلمانە نەتەوەی کورد و نەتەوەی تورک ئەوەی تەنانەت لە پارلەمانیدا دەڵێ بەڵام
ئەوە بوو کە لێرەدا تورکیە ناچار بوو و بەتایبەت کەماڵیستەکان و ئەوانەی لە دووری مستەفا کەماڵی بوون دەست لە مەسەلەی خلافەت هەڵبگرن و جۆرێک پۆزی سەکولەریزم لێ بدەن، بەڵام لە کە دێتە سەر ئەساسی ناسنامە و ناسێنەی نەتەوەی تورکیە بۆ هەمیشە ناسێنەیەکی دینی بووە، لێکدانەبڕا بووە و هەر بۆیەش ئێستاش لەگەڵدا بێ کە مەسەلەن ئەرمەنیەکان ئیمکانی چوونە ناو ئەرتەش و ئەسکەر و ئەو شتانەیان نییە، بەڵام لە دوای 2002 ئەوانەوە بە هاتنە سەرکاری حکوومەتی ئیسلامگەرایی AKP لە ڕاستیدا ئەو ڕاستی زۆرتر دەرکەوتووە بەڵام لە هەموو تەنانەت لە ساڵی 1982دا دوای کۆدتایی کەنعان ئێورەنیش بەشێکی جددی لە کاری کەنعان ئێورەنی سازکردنی تێزی ئیسلامی تورک بووە، تورک ئیسلام سنتێزی کە ئەڵبەتەوە پێشتریش دەستی پێکردەوە بەتایبەت لە ساڵ 1960ەکان بەولاوە ئەو شتەیە بە جددی زیندوو کرایەوە بەتایبەت شتێک بە ناوی یەشیل کوشاک کە بەشێک بوو لە سیاسەتی کەنتێنمەند یا پێشگرتن بە قەولی خۆیان لە دەسەڵاتی یەکێتی سۆڤێت بە هاوکاری لەگەڵ ئەمریکاوە لە ناخودی ئیسلامیستەکانیشدا بە ناوی ئیسلامی ئەمریکایی بەناوبانگ بوو. ئیسلام وەکو هێزێک کە دەتوانێت پێش لە هێزی پێشکەوتن خواز لە سەکولەریزم لە هێزی چەپ بگرێ بەکارهێنراوە و ئەو بە شێوەیەکی زۆر زۆر جددی هەبووە و هەر لەو کاتیژڕا تورانیزم کە بەتایبەت کەسانێکی وەکو فەتحوڵا گولەن و ئەوانە ڕێبەرایەتیان کردووە بەشێک بووە لەو ئیسلامگەرایی، بۆیە تورکبوون و مسلمان بوون بە شێوەیەکی جددی هیچ کاتێک لێکدانە بڕاون و ئەوە ئێمە لە هەمووی ئەو هێزانەدا دەیبینن و بۆیە لە ناو هێزەکانی ئەوانەی کە پێیان دەڵێن ئولترا ناشنالیستیان لە ڕادە بەدەر ناسیۆنالیستەکانی وەکو مەهاپە ئەوان هەموویان لە ڕاستیدا محافزەکاری دیندارن بەڵام یەکجار زۆریش ڕێیسیستن، بۆیە مەسەلەی دین و ڕەگەز و تورکایەتی لە تورکیەدا لانی کەم لە ئاستی ناسێنەدا لە زمانی مستەفا کەماڵ و عیسمەت ئینۆنشدا هیچ کاتێک لێک دابڕاو نەبوونا. بەڵام هەر ئەو مەوزوعی ئەو سەردەمەی کە کەماڵ ئاتاتورک ئێوێ و ئاڵوگۆڕە پێک بێنێت وە ئەو مەرجەی بۆ دانن کە ئەبێ ئاین جیا بکاتەوە لە سەربەخۆیی وڵاتیکی وەکو وڵاتی تورک، ئایاوە تەئسیری لەسەر کورد نابێت کە ئەو وەزعیەتە بخۆزێتەوە ئەوەی پێوا بێ بۆ یەکگرتوویە کەسانی وەکو شێخ سەعیدوان ئەوان بەشی ئاینیەکەی مەسەلەی کوردیش لەویا بێنە پێشەوە لەویا لە بین ئێوانە ئاینیش بەرجەستا بێتەوە، ئەوە تەئسیرێکی بۆ لەو سەردەما. بەڵێ لا شتێکی عارزتان بکەم ئەوجەوەیە کە لە زمانی عەبدولحەمیدی ڕا یا حتا پێشتریش لە تورکیەیدا کۆمەڵێک هەوڵ هەبوونە، ئەلبەتە تەنانەت ئەو شتە دەگەڕێتەوە ساڵی 1840 کە وەختێک بۆ یەکەم جار دامەزراوەی شێخولئیسلام یا خودی شێخولئیسلام دەبێت بە بەشێک لە کابینە لە ئەو شتەیە کە لە عوسمانیدا پێیان دەکرد نیزامی جدید لە ئاخیری سەدەی هەژدەڕا هەستیان کرد هەر جۆرە ڕیفۆرمێک لە وڵاتەی بەبێ ئەوەی کە دین بە گشتی بێتە خزمەت دەوڵەت ممکن نییە. ئەو لە زمانی سوڵتان سەلیمی سێدا دوایی لە دەورەی تەنزیماتدا کە لە بەشی یەکەمی سەدەی 19دا ئەو شتانە ڕوودەدا هەوڵ ئەوەیە بە تەواوی زۆر زۆر لە موسساتی مەزهەبی بێنە خزمەت دەوڵەت. ئەو شتەیە لە زمانی عەبدولحەمیدیدا کە باسی پان ئیسلامیزم و برایەتی دینی ئۆشتانە دێتە گۆڕێ مەسەلەکە زۆر زۆر جددی دەبێت و عەبدولحەمید تەنانەت یەکێک لە پرۆژەکانی هەیەتی بە ناوی تەوحیدی تەدریسات یعنی تەواوی ئەو شتەیە کە پەروەردەیە و فێرکردنە هەمووی ببێت بە دەوڵەتی. بەشێکی زۆر لەو کارانەی کە مستەفا کەماڵ ئاتاتورکیش کردی لە ڕاستیدا درێژەی سیاسەتی پێشوە
و هەر لە یەک ڕۆژ دوای ئەوەی کە خەلافەت هەڵدەوەشێندرێ شتێک بە ناوی دیانەت ئیشلەری باشکانلیی دادەمەزرێ، یعنی دامەزراوەی کاروباری دینی، کە دامەزراوەی کاروباری دینی بە شێوەیەکی زۆر زۆر جددیتر هەوڵی بە دەوڵەتیکردنی ئیسلامە. مستەفا کەماڵ سەکولەر بوو، بەڵام وەکو هەموو کەسانێک کە لەگەڵوی بوون زۆر زۆر لایەنگری ئیسلامێک بوون کە لە خزمەتی دەوڵەتی تورکدا بێ. وە شێخ سەعید و ئەوانە زۆر بە ڕاشکاوی هەستیان بەو مەسەلەیە کرد. وەیە لە کاتێک شۆڕشی شێخ سەعیدی دادێتە گۆڕێ دەڵێ تورک هەڵبەتە خوێندنەوەی دروست نییە، بەڵام ئەوە خوێندنەوەی ئەوان بووە کە تورک لە 400 ساڵی ڕابردوودا هاتن بە ناوی ئیسلام بۆ کۆیلەکردنی ئێمە. یعنی ئیسلامی تورکی لە ڕوانگەی کەسانی وەک شێخ سەعیدیەوە بەگشتی ئیسلامێکی سیاسی ناڕاست بووە لە خزمەت دەسەڵاتی سیاسی و بۆ کۆلۆنیزەکردن و بەکارهێنانی نەتەوەکان یا ئەتوانەوەی نەتەوەکانی دیکەوەیە شێخ سەعید کە دەڵێ بۆ بە کۆیلەکردنی ئێمە بووە. لە ڕاستیدا ئەگەر ئەو خوێندنەوەی عەبدولمەلیک فرات کە نەوەی ئەوی بۆ کوڕی شێخ عەلی ئەفەندی بووە دروست بێ، دەڵێ شێخ سەعید لە 1910ەوە زۆر بە وردی، ینی لانی کەم 14 ساڵ پێش جایەتی ئەو سیستەمەی هەبوو، بەڵام بڕوای نەبوو کە کورد دەتوانێت ئەو ڕوانگەیەوی سەبارەت بە دەوڵەتی تورک و دەوڵەتی عوسمانی وەربگرێ. بەڵام کە کاتێک ئاتاتورک ئەو کارەی کرد ئەوان هەستیان کرد، شێخ سەعید هەستی کرد ئێستا فرسەتە دەتوانێت کورد تێبگەێنێ کە ئەوانە ئیسلام بۆ فڕوفێڵ بەکاردێن و بۆ فێڵکردن لە کورد. بەڵێ حتمما دین لەسەر و مەسلەی کوردە و تەسیراتی ئەو کاتە لەسەر کورد لە باکوور لەسەر مەسلەی ئاینەکەی، بەڵام با هەر جارێ دەوری ئەو کاتەی کەماڵاتە تورک و لەسەر ناوچە بە تایبەت لە وڵاتێکی وەکو ئێران ئێمە بینین ڕەزاشای باوک بەشێکی تەسیراتی گۆڕانکاریەکانی لە دەوڵەتی تورکیەوە وەرگر، ئەوەی کە هات کەشفی حجابی کرد و ئەو ئاڵوگۆڕانەی وە ئەوێ هاتە پێشەوە لە بۆ خۆی لە خودی ئێران. ئەوە دەوڵەتی تورکیە چەندێ تەسیری بوو لەسەر ئەو ئاڵوگۆڕانەی ئەو کاتەی ئێران؟ بەڵێ مامۆستایەک هەیە بە ناوی کریستۆفەر هیوستن، ئوسترالیایە، کتێبێکی زۆر شتی گرنگەیە بەڕاستی نووسین لەسەر کوردستان، باسی شتێک بە ناوی فەزای کەمالیستی دەکات و تێگەیشتنی کەمالیزم لە کۆمەلگا، لە فەزا، لە دین لەوانە شتێکی زۆر گرنگ باز دەکاوە. حەز دەکەم تاڕادەیەکی یەکزار زۆر خوێندنەوەی دروست بێت. دەڵێ بەگشتی دەوڵەتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەوڵەتی کەمالیستین، بەو مانای مۆدێلێک شێوەیەک لە تێگەیشتن لە دەوڵەت هەیە کە ئەو شێوە لە تێگەیشتن لە دەوڵەتە کە شێوەیەکی زۆر زۆر دەوڵەتگەرایە، کەڵبەتەوە تاڕادەیەک ڕیشەی خودی لە مێژووی عوسمانیدایە، چونکە عوسمانیەکان لانی کەم لە زمانی سوڵتان محەممەدی فاتحەوە بە خودی شێخولیسلام هەمیشە تەجویزی کردووە کە کەسێک کە دەبێت بە خەلیفە نێرینە لە ماڵە خۆیدا نەهێڵیت، وەلو ئەو نێرینەیە یەک مانگە بێ یا دوو مانگە بێ. ئەوە نیشان دەدا کە لە ئەساسدا ئەو خوێندنەوەیە لە هێز لە دەسەڵات ئەوەیە کە دەسەڵات و هێزمانەوەی لە هەر شتێک پێش هەموو شتێک لە نزیکترین مرۆڤ لە خۆت گرنگترە. و ئەو شتەیە بە شێوەیەکی زۆر زۆر جددی لە دەوڵەتی عوسمانیدا درێژەی هەبوو وەکو سونەتێک کە کوشتنی نزیک هەر کەسێک لە نێرێک لە دەوروبەردا هەبێ، چونکە ئەساس ئەوە بووە بەقا و یەکێتی و مانەوەی دەوڵەت لە هەر شتێک گرنگترە. وەلو وا شێخولیسلامیش کە لەلایە کوتێتی
کوشتنی یەک ئینسانی بێگونا بەمانای کوشتنی هەموو ئینسانێکە لە هەمان کاتیشدا ئەو کوشتانەی تەئیید کردووە. جا ئەو تێگەیشتنە دەوڵەتگەرایە کە لە ئەساسدا دەبینین جۆرێک دین دەبێت بە ئامرازی ڕاگررتنی دەسەڵات لە مێژوو کولتوری عوسمانیدا هەیە و لە زمانی ئاتاتورکیدا ئەوە بە شێوەیەکی زۆر زۆر گشتی دەبێت بە کولتوریی تازەکە شێوەی تێگەیشتنی مۆدرن لە دەوڵەت و ئەوەی کە دەوڵەت دەبێت بە موئسسات و جێگای تاکە کەس دەگرێتەوە و جۆرێک ئەو شتەی وێبەر پێی دەڵێ ڕاشناڵەتی و عەقڵانیەتێکی تازە لە شێوەی بەڕێوەبردن ئەوە دێ لەگەڵ ئەو کولتورەی پێشوو لەگەڵ ئەو نەریتی دەوڵەتی لە عوسمانیدا تێکەڵ دەبێت. هەر ئەو شێوە تێگەیشتنەوە دەوڵەتگەرایی و ئەوەی کە لە دەسەڵاتدایەوە دەسەڵات ئەساسەن بۆ خۆش شەرعیەتی هەیە و تەنانەت شتێکە کاتێک کە دژی لە خەڵک لە میسرە دژی مەبارەکی هەستایەوە کابرایە کە ناوی عەلی جومعە بوو مفتی وێ بوو دەڵێ دەسەڵات لە ذاتی خۆیدا مقەدەسە وەڵبەتەوە فکرە لە غەزالیشدا هەیە بۆیە لە خودی نەریتی ئیسلامیشدا ئەو تێگەشتنە هەیە یعنی قودسیەتی دەسەڵات و پاراستنی دەسەڵات پێش هەموو شتێک بەشێکی زۆر زۆر جددی لە تێگەیشتنی سیاسی کەمالیزمە. ئەو تێگەیشتنە کە ئەوەی کە دەسەڵات و دەوڵەت تەنانەت لە فیلمەکانیشدا بە ئاشکرا ئەو شتانە لە فیلمی تورکیدا دەبینێ تێگەیشتنی جۆرەکە کە مەسلحەت ئەو دەزانی وەکو لە فارسیشدا دەڵێن وەنیە سەلاحی مەملەکەت ڕاخوسڕەواندارن ئەوە بە شێوەیەکی زۆر زۆر گشتی دەبێتە بەشێک لە دەوڵەتگەرایی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بەتایبەت لە عێراق و ئێران و میسر و تەنانەت لە تونسێشدا کەسانی وەکو حەبیب بورغی بە ئەوانە ئەو مدێلەی بەرهەم دێنەوە بۆی کە زۆر کاتەکە ئەوە نەبێ زۆر ئەو جێگای باسە بەڵام مدێلی تێگەیشتن لە دەوڵەت تا ڕادەیەکی یەکجار زۆر مدێلێکی تورکیە بەڕاستی لە زۆربەی زۆری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوەی کە کەسێک کە هێزی هەیە دەتوانێت هەرچێک کە پێی خۆشە بیکاوە دروستە. دکتور کەماڵ مەسلەیەکی تر ئەو سیاسەتەیە کە تورکیە طبعا نتوانم بڵێم هەمیشە حتا لە کاتی عوسمانی شابوویەتی ئەویش نەوعێک دیپلۆماسیەکی تایبەتە هەیەی دیپلۆماسیەکە کە بە ڕۆژ ئەگۆڕدرێ بە ڕۆژ مەعاملەی پیوەکات ئێمە هەر لە دەورانی سەرۆکۆماری ئۆردوغانە ئەوە ئەبینین کە چەندێک ئەو ئاڵ و گۆڕانەی هێزگارت بەرچاون مثلەن لەگەڵ عەرەبستانەکەونێ کێشەوە لەسەر قاچوقچی بەڵام تمشاکەین زۆر سەریع ئەچێت و لەوێ لەگەڵیان لەگەڵ وەلیعهدی عەرەبستان دانیشێت و پەیوەندیەگرەیە هەروەها لەگەڵ مسر ئەو هەموو کەوتنە کێشەوە بەڵام ئەچێتە ئەوێ و داوەتەکرێت وەچێ وەیە لە دەوڵەتەی لە وڵاتانی تری شەروە چەندێک کێشیان لەگەڵ ئێران هەیە لەباری دەسەڵات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بەڵام چەندێکیش پێکەوە نزیکن. ئایا ئەوە خصوصیەتێک یا توانین بڵێن تایبەتمەندی تورک بووە لە کاتی عوسمانیەوە تەئسیریشی داناوەتە سەر ئێستاوەیە ئەمە سیاسەتێکە کە لەم ئەخیرانە دەسەڵاتدارانی تورکیە ڕەچاویان کردو بە تەجروبە پیان وایەت یا سەرکەوتوو بوون؟ بەڵێ وێ دەچێ ڕێشەی مێژووی بەڕاستی دوور و درێژی هەبێ بەڵام لە ئەساسدا لە بەتایبەت لە دوای دامەزرانی کۆماری تورکیە تا ڕادەیەکی یەکجار زۆرتر سەقامگیری بە هێندێک استراتیژی دەوڵەتیەوە دیارە. لە زمانی ئەردوانیدا تا ڕادەیەکی زۆر ئەو شتەیە دەگۆڕێ یعنی ئەردوان لە ئەساسدا دوو پێوەری هەنە بۆ سیاسەتی دەرەوە کە ئەوش ئەو پێوەرانە یەکیان خودی مانەوەی خۆی لە دەسەڵاتدایە دووهەم هەڵسوکەوتی لەگەڵ دەرەوە چه جۆرە کاریگەریەکی لە سیاسەتی ناوخۆیدا دەبێت ئەو شتێکە بەگشتی هەبووە مەسەلەن ئەو سیاسەتە ئەمە هەم سەبارەت بە ئاسیایی
ناوەندیدا دەبینن یا ئاسیای مرکزی سنترال ئێژیا و هەم سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبینین و بە شێوەیەکی زۆر زۆر ڕوون سەبارەت بە هەڵسوکەوتی لەگەڵ کورد دەیبینین. ئەگەر مەجال هەبێت تۆزە گورتری زۆرتر ڕوونی بکەمەوە بەو شێوەیە، ئێمە دەبینین مەسەلەن لە 2002 ڕاکە حیزبی ئەکێپێ گەشە و داد وەکو دەڵێن دێتە سەرکار، جیاواز سیاسەتی نیو عوسمانی دەگرێتە پێش و هەوڵی ئەوەیە کە بە شێوەیەکی گشتی ڕووی دە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەوڵی ئەوەیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو ناوچەیەکی کە دەتوانێت وەکو بازار، وەکو جێگای ئیمکانی نفوز، وەکو مەیدانی بڵێن حزوری کولتوری هەمووی ئەوانە بەکاربێنێ و بەڕاستی ئەوە لەسەر خودی سیاسەتی کوردیش لە باکووردا بە شێوەیەکی زۆر زۆر بنەڕەتی کاریگەری داناوە. لەو ناوچەیەدا تاکو ساڵ تاکو بەهاری عەرەبی ئێمە دەبینین بەتایبەت دوای ئەوەی کە داود ئۆغڵوش دەبێت بە وەزیری دەرەوەی تورکیا، بڕیار ئەوە بوو کە سیاسەتی سفر کێشە یا نەبوونی هیچ جۆرە کێشەیەک لەگەڵ جیرانەکان دەگرێتە پێش. بەڵام لە کاتی بەهاری عەرەبیدا ڕوانگەیەک لە تێگەیشتنێک لە ئەردوانی بەتایبەتی وە لە ئەو ئاکێپەیدا پەیدا بوو کە ئیمکانی ئەوەی هەیە ئێمە بتوانین جۆرێک یارمەتی جۆرێک بتوانین کارگەریمان هەبێت لە گۆڕانکاریەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە یەک ئەوانە بە شێوەیەکی جددیتر تەنانەت لە باری ئیدۆلۆژیکیشدا ئەو حاکمیەتانەی کە قرارە پەیدا بن نزیکتر بن و بەتایبەت ئیخوانی ئەوانە بن. دوو لە وڵاتانێکی وەکو بەتایبەت وەکو سووریەدا ئێمە جۆرێک بتوانین ئەو شتەی مەهەندیسی بکەین ئەو گۆڕانکاریەی کە یەک بە شێوەیەکی زۆر زۆر گشتی بکەوێتە ژێردەسەڵاتی تورکیای و خودی باسی پرسی میساقی ملی بەگشتی دەهاتە گۆڕێ کە ئەویش لە ئەساسدا میساقی ملی ڕۆژ ئاوا و باشووری کوردستان هەموو دەکەوێتەوە ژێردەسەڵاتی تورکیا. لە عینی کاتیشدا باز لەوەی بوو کە ئەوگەر ئەو هێزە ئیخوانیانە بێنە سەرکار لە تورکیەیدا بتوانین جۆرێک ئەو شتەی مەهەندیسی بکەینەوە گۆڕانکاری لە تورکیەدا کە کورد نەبێ بە کێشە بۆ ئێمە. یعنی بۆیە تا دەبینین ئێمە تاکو لە 2010 ڕاوردە وردە سیاسەتەکە جۆرێک دەگۆڕێ و کێشەیەکی زۆر لە بینی دەوڵەتی تورکیا و هەموون بەشێکی زۆر لە وڵاتە عەرەبیەکان جگە لە قەتەر پەیدا دەبێت. بەڵام لە 2016 ڕا مەسەلەکە بە تەواوی دەگۆڕێ. ئەویش دەگەڕێتەوە سەر چەند قەزیەی ئەساسی. یەکەوەکە تا 2016 دەوڵەتی ئەردۆغانی بەو ئاکامەی دەگا کە ئیمکانی ئەوەی نییە ئەو جۆرەی کە دەیهەوێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست جۆرە گۆڕەکە لە قازانجی ئەو دابێت. دوو خودی هەڵسوکەوتی لەگەڵ کورد جۆرێکە کە دڵسارد بووە لەوەی کە دەنجی کوردی لە ناوخۆی تورکیادا وەکو شتێکی گەرانتی لەگەڵ ئەو بێت و لە هەمان کاتدا تا ئەو دەورەیە گەیشتوتە جێگایە کە پێشتر بڵێن تا پێش 2010 ئەوانە باس و وەختێک خۆیان پێناسە دەکرد خۆیان وەکو ئەوەی کە نوێنا و هێمای خزمەتن ئاندان خزمەت وەکو خزمەت گوزاری. لەو کاتەیە ڕائمە دەبینین کە حیزبی ئەردوانی توانای دانی هەر جۆرە پرۆژەیەکی چاکسازی و ڕفۆرم و خزمەت گوزاری لێ دەبڕێ. بۆیە لێرەدا لەو ئیسلامیزمی ئیخوانی و هەوڵ لە گۆڕینی ڕۆژهەڵاتی ناوەڕاستڕا بە جۆرێک گونجاو لەگەڵ ویستیوان دەگۆڕێ. لێرەدا پانتورکیزمێکی جددی و جۆرێک لە تورانیزم یا ئەوەی پێی دەڵێن ئەوراسیا جیلیزم لە تورکیەدایە
ئاسیا ئەوروپا گەراییکە سیاسەتەکە بە شێوەیەکی گشتی ڕوو لەوەی دەکا کە ئێمە لەگەڵ دنیای تورکدا چ بکەین و چ جۆرە هەڵس و کەوتێکمان نەبێ. بۆیە ئەردوان تا ڕادەیەکی یەکجار زۆر دەتوانێت وەکو شتێکی ئیستثنایی لە نەریتی سیاسی تورکیەدا چاو لێ بکرێت، چونکە ئەردوان پێش هەر مەسئلەیەکی بەڕاستی لە سیاسەتی دەرەوەدا خودی مانەوەی خۆی لە سیاسەتدا و لە هەمان کاتدا بەکارهێنانی سیاسەتی دەرەوە بۆ بێدەنگکردنی خەڵک لە ناوخۆدا بەکارهێناوە. بەگشتی ئەوە لەو بابەتەوە دەتوانین بڵێن ئەردوان تا ڕادەیەک نەگونجاوە دەگەڵ نەریتی سیاسی بەتایبەت دەوڵەتی کۆماری تورکیا لە 1924 بۆ لاوە. بەڵە زۆر بە کورتی لەسەر نەیارانی دەوڵەتی ئێستەی تورک قسێ بکەین، جا دوای دینە سەر مەسەلەی کورد. ئایا ئەو ئەیزانین کە هێزی چەپ بەتایبەت لە ناو اتحادیە کرێکاری، لە ناو ڕۆژنامەوانان، لە ناو بەشێکی زۆر لە ناو خەڵکا تا ئەندازێ جێکەوتووە، ئەوە بۆ بە فشارێک کە توانیوێتی تا ئەندازێ ئەگەر پێشتر وڵاتی تورکیە وەکو سیکولار ناسراوە لەو فشارە کۆمەڵایەتی و بۆ دەوڵەت کە مەجبور بووە بڕێک لەوانە قبول بکات. وەزعی ئۆپۆزیسیۆن یا وەزعی نەیارانی دەوڵەت بەعام لە تورکیە بە چۆن نەجا دوایژینە سەر مەسەلەی کورد بە جیاواز کە پێم خۆش لەسەرەوەش قسە بکەین. لە ڕاستیدا لە دوو هەڵبژارتن لەوەی پێشڕا لە تورکیا تا ڕادەیەکی زۆر دەوڵەتی ئەردوغانی لە کێشەدا بووە، بەڵام بەهۆی سەرداگرتنی بەشێکی زۆر لە موسساتی و دامەزراوەی دەوڵەتی و جۆرێک وەکو تورکەکان بۆ خۆیان دەڵێن کردنی دەوڵەت بە دەوڵەتێکی حیزبی توانیوی یەکجار زۆر پێش لە گۆڕانکاری بگرێ، دەست دە خودی دەنگدان و ڕێژەی دەنگدان و ئەو شتانە وەربدەن. بەڵام لەو هەڵبژارنەی دواییدا تا ڕادەیەک یەکجار زۆر جددی شتەکە گۆڕا. دیارە لە ساڵی 2015دا کە کورد ئەوەختی نزیک 81 کورسی لە پارلەمانی وەدەستێنا و لەوێژ ڕابوو کێشەیەکی زۆر جددی بۆ کورد پەیدا بوو، ئەوانە کە باسێکی دیکەیە ئەو کاتیژە شتیان لە دەستدا بۆ یەکەم جار بوو کە حیزبی گەشەوداد زۆرینەی لە دەست دەدا. بەڵام دوای ئەوە ئێستاکە لەو هەڵبژارنەی دواییدا حیزبی گەشەوداد تەنانەت حیزبی زۆرینەش نییە، نەک هەر ئەوەی کە بڵێن زۆرینەی دەست بەدەنگێنی، حیزبی یەکەمیش نێستا و ئەوە ئاکامی کۆمەڵک کێشەی جددی سیاسی ئابووری لە وڵاتەیدایە. مەسەلەن 2 ساڵ لەوەی پێش کاتێک کە بۆ یەکەم جار مەسەلەن دۆڵار گەیشتە 8 لیری، ترس و هەرایەکی یەکجار زۆر پەیدا بوو. هێندێک فرۆفێڵیان کرد لە نەکاو لە 8 لیری ڕاهێنایانەوە 10 لیری و تەنانەت زۆر وعداندا کە چ جۆرە گۆڕانکاریەک بە وجودی ئەو کاتی وەزیری ئابووری تورکیا کە ناوی نەباتی بوو کوتی شتەکە بەڕادەیەک باشە کە دەڵێ زۆر جار دەڵێ ئاوا چاو لە سەرێکدانم 6 مانجیدی و خەبەر بێم تورکیەیەکی پڕ لە گوڵ و گوڵستان بۆ ببینم. بەڵام ئێستا دوای 2 ساڵ ئەو وەختێک بۆ فرۆفێڵی لیریان هێناوە، یعنی ببوورە بەهای دۆڵاریان هێناوە 10 لیری، ئێستا $1 31 لیرەیە. مەبەستم ئەوە نیشان دەدا تا چ ڕادەیەک کێشەی جددیان هەیە. بەشێکی زۆر لە خەڵک ئێستا لە ژێر ئەوەی کە پێی دەڵێن هێڵی فەقردایە یا فەقیریدایە، ینی ئێستا ئەرتەشێک بەڕاستی لەشکرێک لە ئەوانەی کە پێیان دەڵێن ئەمەکلیە بازنشستەی فارسی تەقاعود ئەوانەی خانە نشین بەڵە ببوورە کوردیەکەمان زۆر لە ژێر فشاردایە خانە نشین و ئەوانە ئێستا کە بەڕاستی لە ژێر گوشارێکی یەکجار زۆر جددیدا. ینی مەسەلەن خانە نشینێک کە بڵێن
11,000 لیری وەردەگرێ بۆی کە تۆ بتوانی بە شێوەیەکی زۆر زۆر ئاسایی لە حاڵەتی فەقردا بژی دەبێت لانی کەم مانگانە دەرامەدت 20,000 لیر بێ. جا بگوزەرین لە دەیان کێشەی جۆراجۆری کە سازی کردووە لە دەستێوەردان لە خودی مەسەلەی ئەو کەمالیستەکان لانی کەم جۆرێک لە زاهری دەوڵەتی یاسایان هەبوو، زاهری دەوڵەتی یاسا نەماوە. ئەو جارەکانە بەتایبەت لەو کاتەیەدا کە کێشەی لە قەزیەی غەزە و ئەوانەدا لە گۆڕەدا بوو لە حاڵێکدا میتینجی جۆراجۆریان ساز دەکرد لە دیفاع لە غەزە، هەر لەو کاتەیدا دژبەرەکان نیشانیان دەدا تەنانەت ئەو تێل دڕوەی ئەو سیمی خاردارەی ئەو تێل دڕوەی کە دەوروبەری خودی مزگەوتی ئەقسای پێدەبەستنەوە دقیقەن ئەو لە تورکیە ڕادەچێت. جا بگوزەرێن لە ئاوێک کە سەربازانی ئیسرائیلی پیانە لە خودی بەشێک لەو مەوادی منفەجیرە ئەو شتانە و بەڕادەیەک ئەو دووڕوویەی ئیسلامی سیاسی کە ئێستا تورکیا دەوڵەتی حاکمیەتی تورک ئێستا نوێنەرایەتی دەکا گەیشت دەرکەوت بەشێکی زۆر لە ئەوانەی کە بە شێوەی نەریتی لەگەڵەوە هێزەی بوون و دیندار بوون ئێستا کەوتونەتەوە گەڵ ئەو شتەیە کە پێی دەڵێن یەنیدەن ڕیفاه پارتیسی حیزبی ڕیفاه لە نوێەوە کە کوڕەکەی نەجمەدین ئەربەکانی نوێنەرایەتی دەکا. جا لە بارەکانی دیکانەشەوە دیارە بەڕاستی ئەو لایەنی جێهێپە و ئەوانە زۆر وعدایان داونەوە تا ڕادەیەک خەڵک هیوان بەوەی پەیدا کردو کە شانسێکیان بدەنێ. بۆیە ئەردوان و حیزبەکەی بە شێوەیەکی زۆر زۆر جددی لەژێر گوشاردایە و ڕۆژ بە ڕۆژە گوشارە زیاتر دەبێت ئیمکانی ئەوەی کە بتوانێت جارێکی دیکانە دەسەڵات و دەستخۆ بگرێتەوە زۆر کەمە و شتێکی دیکەش کە بە کورتی باسکەم ئەوەیە کە زۆر هەوڵی ئەوەیە کە جارێکی دیکانە خودی یاسای بنەڕەتی بگۆڕی. بۆ گۆڕینی یاسای بنەڕەتی پێویستی بە یارمەتی دژبەرانێتی کە ئەو شتەشی بۆ ناکرێت چونکە دەوێت بۆ جارێکی دیش بتوانێت ببێتەوە بە سەرۆک کۆمار. بەڵێ دەنگەکەتان نایە کاک مەحیا نازانم کە بینە سەر مەسەلەی کورد پێش دەوە من باسی مەسەلەی کورد بکەم لە باکووری کوردستان و لەگەڵ دەسەڵات لە تورکیا. پێم خۆش ئاماژەیەکی کورد بکەم ئەڵبەتە کاتیشم زۆر نەماوە ئاماژەیەکی کورد بکەم بە ئەو ئینتیفاضەی وا لە فەلەستین بوو. پرۆسەی سڵح لە ئۆسلۆ کارێکی کرد کە دڵخۆشیکی دا بە خەڵکی فەلەستین کە پێیان وا بوو ئەوەی تر ئاڵوگۆرە لە فەلەستین دێتە پێشەوە و ئینتیفاضە تقریباً چووە ماڵەوە. ئەو بەرخستنە بۆ ئیسرائیلیەکان ئەوەی کە ڕۆژانە ژیانیان لێتاڵ کرده بوون لە شارەکانی ئەو شوێنانەی کە داگیر کرابوو هەمووان ئەگەچای لێ بکەین. هەمان سیاست ئێمە بینین لە تورکیە کرا لە پرۆسەی سڵحە ئەبینین لە کاتی خۆیان لە زۆر بابەتەوە لە تورکیا بە 400,000 نەفر لە هەر لە ئامەد خەڵکاتونەتە سەر شەقام و بەشداریان کردا. بەڵام ئەو پرۆسەی سڵحە توانین بڵێن تا ئەندازێ ئەو خەڵکەی بردە ماڵەوە. ئایا سیاسەتی کورد لە بابەت مەسەلەی دەوڵەتەوە چۆن عملی کردووە و هۆکارەکەشی چییە کە ئێمە نەمانتوانیوە ئەو ئاڵوگۆڕە ببینین؟ دیارە تەبعەن بەشێکی ئەوانەی وان لە ناوەوە خەریکی هەڵسوڕانەوانەی وا لە خەرەوەکو قانونی کارەکەن بۆ بەشێکی شێو نەیارانن کە دژ بە دەوڵەت لە دەرەوەی تورکیا خەباتەکەن. بە کورتی بەڵام بەزانم پرسیارەکەشی زۆر زۆر گرنگە. من پێم وایە کێشەکە زۆر ڕیشەیترە لەوەی یعنی بەڕاستی لە ڕاستیدا ئێستا زۆرێک لەو شتانەی کە دەڵم بەدڵی زۆر کەس نابێت بەڵام ڕاستی زۆر جار بەدڵی زۆر کەس نییە. ئەم پێم وایە لە دامەزرانی کەجەکەی ڕابەولاوە سیاسەتی کوردی لە باکوور و یعنی بەتایبەت سیاسەتی ئۆجەلانی لە باکوور گونجاوە لەگەڵ خودی ئەو تەوژمی نیوە عوسمانی کە لە هەوڵی ئەوەی کە چۆن ئەو شتە بگەڕێتەوە. ئەو شتێکە کە خودی ئۆجەلان لە لاپەڕەکەم لە بێنێ بەڵام لە کتێبی دموکراتیک کورتلوشدایە
ڕزگاری دموکراتیکدا بە ئاشکرا باسی ئەو شتەی دەکات کە لەگەڵ پەروین بوڵدان و سەلاحەدین و ئەوانە دانیشتووە دەڵە هەوڵی ما ئەوەیە کە بەڕاستی میساقی ملی بژێنینەوە و مەسلەی میساقی ملی لە ژێر ناوی کۆنگرەی نەتەوەیدا دایان هەوێ بە باشوور بفرۆشن دەڵێ ئەو کاتەیە کە ڕۆژ ئاوا و باشوور لە تورکیای جیابوونەوە ئەوانە کوردەکان هاواریان دەکرد لە پارلەمانی تورکیەدا یعنی کورد مەبعوسانیە نوێنەرانی کورد کە چۆن ئێوە دێڵن خەریک بوو دنیا خراکەن دێڵن ئەو بەشانەی کوردستانی لە ژێر دەسەڵاتی تورکیە بسێت دەرێ دەڵێ کورد زۆرترین شتی لە دەستدا بەو شتەیە ئێستاش هەوڵی مێن لە دموکراتیک کۆنفدرالیزمی دموکراتیکدا زیندووکردنەوەی دقیقەن ئەو شتەیە من ئەوەی بە لە خودی کتێبەکەی دەڵم لە ئەساسدا ئەوەی کە هەوڵی کوردی ئەوە بوو و تەنانەت لە کتێبێکی دیکانەدا بە ئاشکرایی دەڵێ ئۆجەلان دەڵێ پرۆژەی کۆنفدرالیزمی دموکراتیک تەنیا یا حتا کەجەکە یەکدانە سیڤیل تۆپڵومە یعنی وەکو NGOە کە هیچ جۆرە دەخالەتێکی لە دەوڵەتدا نابێ بەڵکو هەوڵ دەدا کە ئەو ناوچانەی دابڕاو ینی ڕۆژە ئەوە باشوور بێنێتەوە ژێر دەسەڵاتی دەوڵەتی تورک ئەوە لە کتێبی تورکیە دە دموکراتیک لە شمە لە لاپەڕەی بینی 1970 بە وردی باز دەکات بۆ کەسانێک کە تورکی دەخوێن و تەنانەت دەڵا ئەو شتێکە من دەڵم ممچینە زۆر گونجاو نەبێ خودی هێزەکانی تورکی دەتوانن زۆرتر بیری لێ بکەنەوە من پێم وایە لە ئێمە لە یەکێک لە ئەو کۆبوونانەوەیدا کە ئۆجەلان هەیبوو وە خوێنشتەکان سری سوڕی ئۆندەر کە نوێنەری پارلەمانی بوو لە لیستی ئێستاش کە هەر نوێنەری پارلەمانە لە لیستی دەم پارتیدا ئێستا ئۆختی حزبی دموکراتیکی گەلان بە ئاشکرایی باسی میساقی ملی دەکرێت لەو کاتیدا کە باز هەوڵ لە گۆڕانی یاسای بنەڕەتی دەکرێن هەدە پێ و پێکێکە بە ئاشکرا دەڵێن بە ئۆجەلانی دەڵێن کە دەبێ ئێمە شتێک بکەین کە لە یاسای بنەڕەتی تورکیەدا باز لە دوونەتەوەی کورد و تورک بکرێ ئۆجەلان دەڵێ نابێ ئەو کارەی بکە دەڵێ ئێمە سەر وە دەوڵەتی تورکین هەر بەو شتەیە 20 تورک دەولەتین ئایدیز و دەوڵەت ناسنامەی نەتەوەی نییە کە ئەو بە ئاشکرا غەڵەتە هەر پرۆژەیەکی یاسای بنەڕەتی لە هەر وڵاتێکدا ئەساسەن بەرهەمهێنانی سوژەی ناسیۆنالیستیە یعنی حاکمیەتی سوژەی ناسیۆنالیستیە هیچ دکتۆر کەماڵ داوای لێبردنەکەم کاتیشم زۆر نەماوە بەڵام ئەو هەموو گرژی و ئالۆزیە چییە ئەوە ئەبینین تورکیە چەنەی عاجزە بەوەی کە لە ڕۆژاوا ئەوە دەسەڵاتێکی خۆسەری هەیە ئەوە ئێوێ باشوور داگیر بکاوە ئەو شەڕ و کێشەی وە حتا لە باکوور هەیە حملە ئەکرێ شەکرێتە سەریان جان ئەو شتانەی جەنابەت دێڵێ هەموو دروستن ئەو شتانە دەقیقەن وایە قەزێکە ئەوە بوو لە کاتی خۆیدا کە بێنە سەر ڕۆژاوای لە 2014 و 15دا چەند جاران دەوڵەتی تورک ئەو کاتی ساڵح موسلمی بان کرد لە هاتە تورکیە هەوڵیان ئەوە بوو کە دەوڵەتی تورک دەیویست ڕۆژ ئاوای بکات بە بەشێک هێزەکانی ڕۆژاوا بەشێ بکاتە لە فری سیریەن ئارمی چی پێ دەڵێن ئەرتەشی ئازادی سووری و دژی ئەسەد بەکاریان بێنی کوردەکە ئامادەی ئەو شتەی نەبوو و هیچ هۆیەکی بۆ ئەوەی نەدەدی کە ڕۆژ ئاوایە کە بخۆی 1001 کێشەی هەیە دژ بە ئەسەدی بەکاربێنی بۆ قازانجی دەوڵەتی تورک لە کاتێکدا لە 2010 ڕابەولاوەکە ئەوە شتێکە کە زۆر گرینگە لە 2010 بەولاوەکە ئەردۆوان دڵسارد بووە ڕێفەراندۆمێک کرا کە دەنجی کوردی ئەوە هەمیشە لەگەڵی نییە ترسی لێ پەیدا بوو لە 2012 باسی کورد ئاچڵمی یاکردنەوەی کوردی هاتە گۆڕێ دوای نێویان لێنا پێواژۆی ئاشتی یا باریش سوورەجی کە لەو کاتەیەدا بەشێکی جددی
لە هەوڵەکان لە دەستدا لە گۆڕەدا بوو چەند ماوەیەک پێشەوەی کە ئەو گرژی و هاڵەوزێ بێتەوە گۆڕێ لە 2015دا پێش هەڵبژارنی حوتی حوزەیران و 2015 لە کاخی دۆڵمە باخچەی سری سوڕەیە ئۆندەر و هێندێک لەوانی دی دانیشتن لەسەر شتێک بە ناوی دۆڵمە باخچە متابقەتی پێک هاتنی دۆڵمە باخچەی هەبوو لە بینیاندا قەرار وا بوو لەوێدا حتا دوای چەند مانگان پێکەکە سلاحدا بنێ ئەو شتێکە کە خەڵک شار لە دەرەوەی تورکیا دەرەوەی کوردی باشوور نەیزانێ باکوور نەیزانێ قەرار وا بوو سلاحدا بنێ قەرار وا بوو پێک بێن بەڵام یەکێکیان هێندێک لە هەوڵی هەڵە هەبوو لەلایەن کەسانێکی وەکو سەلاحەددین دەمیرتاش و ئەوانەوە زۆر بە شێوەیەکی کە هیچ پێویست نەبوو بەڕاستی کولی مەسەلەکان کردە ئەوەی کە ئەردوان نابێت ببێت بەڕێی جمهور سەنی باشکان یا پتر مێزازە و دروشمێوی بوو و بە تەواوی ئەوەی کە کورد وەکو کورد لە باکوور لە هێدەپێدا وەکو حیزب چۆن ناو پارلەمان و 81 ئەوەی بەدەستێنە ئەردوان بە تەواوی دڵسارد بوو کە لەوەی بەدواوە هێزی کوردی بتوانێت هێز دەنجی کوردی لە اختیاروێدا بێت ئۆجەلا یعنی ئەردوان بە ئاشکرا پێی خۆش نەبوو دەکرا یعنی ئەو پرۆژە بچێتە پێشێ لەسەر ئەو یەکگرتنە دەمادەیەی پێک بێن تەنانەت کە ماگادارین گەریلا هاتە دەرێت لە ناو تورکیەی قەرار وا بوو تەنانەت سیلاحی دابنێن بەڵام ئەوە شتێک بوو ئەردوان نەیدەتوانی یەک لە کوردی مەیوس ببوو نەشی دەتوانی تورکی هێزی تورکی فاشیست لە دەوری خۆی یەکگرتو بکە و هەر بۆیە ژەمە وەکو باسم کرد لە 2016ەوە گۆڕانێکی زۆر جددی هاتە گۆڕە زام کاتەکە زۆر نییە بەڵام کاتم نەماوە بەڕاستی دیارە باسی لەسەر مەسەلەی تورکیا زۆر نەفریان نەکەوتم لەسەر دەوری تورکیا لەسەر مەسەلەی ئازەربایجان و بەشی ئازەربایجان ئێران وانە قسە بکەم تەوانەوەی شەر بۆ خۆی باسێکی زۆر گرنگ بوو هەر لە دەوری تورکیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوانە لەم بابەتێشەوە تەمان هەر بەحسی تر هەر هەیە بەڵام پێم وایە ئەوەی وای ئەمە پێویستمان بوو لەسەر دەوری تورکیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی گەیی و تاندازێکیش باسی ناوخۆی وەزیەتی ناوخۆی تورکیەمان کرد دکتۆر کەماڵی سلێمانی زۆر زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەیەدا زۆر زۆر سپاس بۆ جەنابتان داوای لێبوردن کە شتە زۆر بەداخەوە بۆ ئاخیر زۆر بەداخەوە حتمما هەوڵەدەم ئێوە ئەزانم ئێستا کارتان هێزگار زۆرە منیش لەو کاتەی وا ئێوە کارتان زۆرە مەزاحمتان بووم لە کاتێکی تراتوانین بە تێر و تەسەلی مەوزوعێکی تایبەت هەڵبژێرین هەر لە رابطە لەگەڵ مەسەلەی تورکیا پێکەوە قسە بکەین و پێم خۆشە لە بەرنامەیەکی ترا حتمما چاومان بێک بکەین زۆر زۆر سپاس زۆر سپاس بۆ بەشداریتان بڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەو شێوەیە هاتینە کۆتایی ئەو جارەی بەرنامەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوە دەخوازم